أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد وكم أهلكنا قبلهم من قرن هم أشد منهم بطشا فنقبوا في البلاد هل من محيص إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود واستمع يوم ينادي المناد من مكان قريب يوم يسمعون الصيحة بالحق ذلك يوم الخروج إنا نحن نحيي ونميت وإلينا المصير يوم تشقق الأرض عنهم سراعا ذلك حشر علينا يسير نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد أعوذ بالله من الشيطان الرجيم تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت
مستقرا ومقاما والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن بطش ربك لشديد إنه هو يبدئ ويعيد وهو الغفور الودود ذو العرش المجيد فعال لما يريد. هل أتاك حديث الجنود فرعون وثمود بل الذين كفروا في تكذيب والله من ورائهم محيط بل هو قرآن مجيد في لوح محفوظ. السلام عليكم ورحمة الله وبركاته. سوپاس و ستایشی نەبڕاوە و بەردەوام بۆ پەروەردیگاری جیهانیان. سەڵات و سەلام وەکو بارانی ڕەحمەت بڕژێ بەسەر گەورە و سەرداری مرۆڤایەتی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم تاک و ڕۆژی دوایی. ئامادەبوانی بەڕێز میوانانی ئازیز لە گشتین و توێژەکان لە هەر کوێیەکەوە هاتوون ئامادەبوونتان بەنز دەرنخێنین و پێتان دەڵێن یاخوا بەخێر بێن سەرسەر و سەرچاوانمان. قورئانی پیرۆز کۆتا کتێبی خوای میهرەبانە کە لە ڕێگەی جبریلەوە عەلەیهی سەلام ناردوویەتی بۆ سەر دڵە پاک و بێگردەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم. لە ڕێگای ئەویشەوە چین بە دوای چین و نەوە دوای نەوە بەدەستی ئێمە گەیشتووە تاوەکو بەباشی بیخوێنینەوە و لێی تێبگەین و لەبەری بکەین و کاری پێ بکەین. بۆیە دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری ئەمڕۆ پێنجشەممە ڕێککەوتی 5 ذوڵقەعدەی ساڵی 1444 کۆچی بەرامبەر بە 4 جۆزەردانی ساڵی 2723 کوردی بەرامبەر بە 25 ئایاری ساڵی 2023 زاینی لە هۆڵی میدیا لە شاری هەولێر سێیەمین ئاهەنگی ساڵانەی نووری حیکمە ساز دەکات بۆ خەڵاتکردن و ڕێزلێنانی پۆلێکی نوێی قورئان لەبەران لە برایان و خوشکان. ورن عزيزان بافر بالقرآن ورن عزيزان بافر بالقرآن هولي بو بداين بديل وبجيان
هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان بە هەر پیتێکی دەخێر و ئیحسان بۆمان دانووسێ خودای میهرەبان قورئان دەرمانی هەموو دەردانە ساڕێژی زامی گشت زەمدارانە ساڕێژی زامی گشت زەمدارانە ورن عزیزان با فێر بن قورئان ورن عزیزان با فێر بن قورئان هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان هەوڵی بۆ بێداین بە دێڵ و بەجیان بەڵێ خۆشەویستان و ئامادەبوانی بەڕێز هەروەکو لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە ئەو قورئانە پیرۆزە ئەو پەیامە پیرۆزە لە قورئانی لە پێغەمبەری ئازیزمانەوە صلی الله عليه وسلم دەست بەدەست نەوە بەنەوە بۆ چەندین سەدە گوازرایەوە تاکو گەیشتە دەستی ئێمە ئێستاش ئێمە ئەو پەیامە پیرۆزە دەگوازینەوە بۆ نەوەکانی داهاتوومان و بۆ هەموو جیهان پیشانی دەدەین و دەیسەلمێنین کە نوری نەبراوە و درەوشاوەی قورئانی پیرۆز لە سەرەتای پەیدابوونیەوە تا کۆتایی جیهان هەر بەردەوام بووە و هەر بەردەوام دەبێت هەروەکو خوای گەورە بە خۆی بەڵێنی پاراستنی ئەو قورئانی داوە و دەفەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا لەه لەحافیظون ئێستا داوا لە لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران دەکەین کە بفەرمون بۆ سەر ستەیج لە سەرەتا داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین کە سەرۆکی دەزگای نوری حیکمەیە و لە هەمان کاتدا سەرۆکی لیژنەکەیە بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لەبەران قورئان لەبەری لقی چەمچەماڵ کەمال ڕەئوف محەممەد دەرچووە بە پلەی نایاب قورئان لەبەری نووسینگەی دەزگا فەرەیدون عەزیز ئەحمەد دەرچووە بە پلەی نایاب قورئان لەبەری لقی کەرکووک هێمن ئازاد محەممەد دەرچووە پلەی نایاب وللمكارم والتقى نور على مر الزمان تألقا من الرحمن يهدينا به للصالحات وللمكارم والتقى هذا كتاب قورئان لەبەری نووسینگەی دەزگا حوسێن یاسین مستەفا دەرچووە بە پلەی نایاب بصدره فبدا وضيئا كالنجوم تألقا قورئان لەبەری نووسینگەی دەزگا بەختیار عەبدولکەریم سەلیم دەرچووە بە پلەی نایاب الفؤاد تعلقا دمع من بين الجفون ترقرقا هذه صفات الحافظين كتابه قورئان لەبەری لقی کەرکووک ئەحمەد سابر ئەحمەد دەرچووە بە پلەی زۆر باشە لست بحافظ حتى تكون لما حفظت مطبقا ماذا يفيدك أن تسبح قورئان لەبەری نووسینگەی دەزگا مەڕوان فەرحان عەبدوڵڵا دەرچووە بە پلەی زۆر باشە قورئان لەبەری نووسینگەی دەزگا دلشاد ئۆمەر حەمید دەرچووە بە پلەی زۆر باشە قورئان لەبەری نووسینگەی دەزگا دانیار نوعمان عەبدوڕەحمان دەرچووە بە پلەی زۆر باشە قورئان لەبەری نووسینگەی دەزگا دانیار نوعمان عەبدوڕەحمان دەرچووە بە پلەی زۆر باشە.
أحيا مطير قورئان لەبەری نووسینگەی دەستگا عامر عەزیز زوبێر دەرچووە بە پلەی نایاب. بين الضلوع ولسوف تنهمر الدموع وستزهر داوا لە بەڕێز دکتۆر یوسف گەرمیانی ئەندامی لێژنەی هەڵسەنگاندنی قورئان لەبەران دەکەین بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لەبەران. قورئان لەبەری نووسینگەی دەستگا فاتیمە عەیدان عەبود دەرچووە بە پلەی نایاب. حلمي أصور قورئان لەبەری نووسینگەی دەستگا طیبە فیڕاس خەلیل دەرچووە بە پلەی نایاب. واقرأه في قلب رقيق حتى قورئان لەبەری نووسینگەی دەستگا هاوژین عەبدولجەبار ئیسماعیل دەرچووە بە پلەی نایاب. رتله في فكر الطريق لا شك أنك تستطيع قورئان لەبەری لقی گەرمیان ئەسما عەزیز مەحموود دەرچووە بە پلەی نایاب. قورئان لەبەری لقی گەرمیان شەیما عەزیز مەحموود دەرچووە بە پلەی قورئان لەبەری نووسینگەی دەستگا ڕێزان عوثمان حوسێن دەرچووە بە پلەی نایاب. عتابي أمة القرآن قورئان لەبەری لقی کۆیە سارا جەعفەر ڕەئوف دەرچووە بە پلەی زۆر باشە. سيشكون الرسول غدا أهجر للقرآن ذنب سيشكون قورئان لەبەری نووسینگەی دەستگا سارا دەهام جەعفەر دەرچووە بە پلەی زۆر باشە. نقول وما نجيب داوا لە بەڕێز مامۆستا غەریب عەزیز ئەندامی لیژنەی هەڵسەنگاندنی قورئان لەبەران دەکەین بفەرمێ بۆ پێدانی بڕوانامە بە قورئان لەبەران. زۆر بەخێر. قورئان لەبەری نووسینگەی دەستگا زەیتون ئەحمەد عەبدوڵڵا دەرچووە بە پلەی زۆر باشە. ونبث الفرحة بسخاء قورئان لەبەری لقی چەمچەماڵ میهرەبان فەتاح کەریم دەرچووە بە پلەی زۆر باشە. جئنا نشرق في عالمنا ونعيد إلى قورئان لەبەری لقی چەمچەماڵ مەریەم ڕەمەضان حەمەشوکر دەرچووە بە پلەی زۆر باشە. في الأم بذلا في الأرجاء قورئان لەبەری نووسینگەی دەستگا نەجیبە سابر مەولود دەرچووە بە پلەی زۆر باشە. سلطان وتبني رؤيتها عزما وثبات قورئان لەبەری نووسینگەی دەستگا گەلاوێژ بەکر سابر دەرچووە بە پلەی زۆر باشە. وبكنا أيدينا وزرعنا الأمل الوطن قورئان لەبەری لقی کۆیە ئەوین سەلاح حەسەن دەرچووە بە پلەی زۆر باشە. الفرحة بسخاء قورئان لەبەری نووسینگەی دەستگا مەیسون بورهان نەجمەدین دەرچووە بە پلەی زۆر باشە. قورئان لەبەری نووسینگەی دەستگا قەدریە ئیبراهیم ڕەسوول دەرچووە بە پلەی زۆر باشە.
بەڕێزان ئێستاش بینەری دوکۆمەنتاریەک دەبین دەربارەی کورتەباسێکی دەستگای نووری حیکمە. پاش بینینی دوکۆمەنتاریەکە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەستگا وتەیەکی دەبێت. فەرموون بابەیەکەوە بینەری دوکۆمەنتاریەکە بین. نووری حیکمە دەستگایەکی پەروەردەی و ڕۆشنبیری قازانجنەویستە کاردەکا لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزە و بە ئەزمون لە ژێر ناوی سەنتەری حیکمە لە شاری هەولێر دامەزرا کە دواتر ناوەکەی گۆڕا بۆ دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. دەستگا خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە. دیدی نووری حیکمە بوون بە پێشەنگ و سەرچاوەیەکی کاریگەر لە بواری خزمەتکردن بە قورئانی پیرۆز و پەروەردە و ڕۆشنبیری گشتی و ئاشناکردنی کۆمەڵگە بە چەمک و بەها باڵاکانی ئاینی ئیسلام لە پێناو بەدەسێنانی ڕەزامەندی خوای گەورە پاشان خزمەتکردنی گەل و نیشتیمان. پەیامی نووری حیکمە خزمەتکردنی کۆمەڵگە لە ڕێگەی پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی. نووری حیکمە جگە لە نووسینگەی دەستگا و لقەکانی چەندین بازنەی لە خوارلقەکان کردووەتەوە کە بە بەردەوامی خول و چالاکی قورئانی پیرۆزی تەدا بەڕێوە دەچێت. دەستگای نووری حیکمە استراتیژیەتی وایە کە پێویستە موسڵمانان هەموو کات تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2019 ڕێکخراوی حیکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حیکمەوە. لەبەرەوەی توێژی مناڵ و نەوجەوانان داهاتووی هەر کۆمەڵگەیەکن دەستگا گرنگی زۆری پێداون. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خول و سیمینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. هەروەها لە مانگی ڕەمەزان پرۆژەی چاکەکاری تایبەت بە قوتابیان لە ماڵەوە ئەنجام دەدرێت کە پێک هاتووە لە چەندین پەرستش و کار و چالاکیەکی پەروەردەیی. یەکێکی تر لە سەرەکی ترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵ تەجوید و خوێندنی وانەی پەروەردەیی قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردووەتەوە کە لە ماوەی 3 ساڵیان کەمتر تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. دەستگا ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی پێشبڕکەی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکان. ئەمە جگە لە هەڵسەنگاندن و بەخشینی بڕوانامە بەوانەی کە هەموو قورئانی پیرۆزیان لەبەرە لەلایەن لیژنەیەکی تایبەتی سەربەدەستەی قورئان لەبەران. دەستگا گرنگی دەدا بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان کە لەلایەن دەستەی باڵای ڕاستاندنی قیراءاتی قورئانی پیرۆز سەرپەرشتی دەکرێت. سپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن. دەستگا گرنگی تایبەت دەدا بە بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی زیاتری ئەندام و مامۆستایانی. بۆیە لەم پێناوەدا ئەکادیمیای نووری حیکمەی ڕاگەیان کە کۆمەڵێک تەوەر و بابەتی جیاواز و هەمەلایەن لەخۆ دەگرێت. جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێ بە برەودان بە بیری ئەلوەسەتیە و پتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەستگا و ڕێکخراوە هاوشێوەکان هەروەها سازدانی خول و سیمینار و پانێڵ و پێشانگای کتێب و خولی ئۆنلاین و چالاکی وەرزشی. ئەمە جگە لە نووسینی چەندین کتێب و بڵاوکراوە لە بوارە جیاجیاکان. ئەمەش لە پێناو پەرەپێدان و بەرەو پێشبردنی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی وە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەم کار و چالاکیانش بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێت لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. کاک دکتۆر زۆر بەخێر بێن. بەر لە دەستپێکردنی وتارەکەت حەز دەکەم پرسیارێکی لێ بکەم کە لەوانەیە پرسیاری زۆر بەمان بێ ئامادە بووان. ئێوە وەکو دەستگا چیتان ئامادە کردووە لە خەڵات و دیاری بۆ ئەو قورئان لەبەرە بەڕێزانە کە بە خۆ دەزانی قورئان لەبەرکردن هەوڵ و ماندووبوون و کۆششی زۆری دەوێت، شەو نخۆنی دەوێت. ئێوە چیتان بۆ ئەو بەڕێزان ئامادە کردووە کە شایستەی ماندووبوونی وان بێت؟
لسرت هذا السلام عليكم ورحمة الله. براستي فعلا شاني همشتكن هرزاري دلين اگر همو دنیا ئێمە ببەڕاستی شانی ئەوێ بدرێتە کەسێکەوە ئەو قورئانە لە سینجی خۆی دەپارێزێت. بەڵام ئیتر لە قەدەر توانە هەوڵماندایە بە فەزلی خوای گەورە پاشان بە هیمەتی خێرخوازان و بە تایبەتیش کۆمپانیای سەلوا توانیمان ئەلحەمدولیلە 22 لەوانە لەو 27 بەڕێزەی ئێستا لێرەن 22 لەو بەڕێزانە لە ڕەمەزان چوونە عومرە و 5 ماون لەوانە 5 کەس ماون کە ڕەجامان وایە خوای گەورە بۆ ئەوانیش سەهل بکاتن ئیتر لێرە لە غەیری ئێرە خوای گەورە سەهلی بکاتن لەوەی کە ئەوانیش بنێرین لە بۆ عومرە. یعنی ئەلێرانە کراوەیە کاکتۆر هەر کەسێک بێ بەشداری بکە. بەتەئکید کراوەیە. زۆر باش. 5 کەس ماون کە نەمان ناردن. کاکتۆر لەسەری جەنابتان من لێرەدا دەمە برایەک و خوشێک لەو بەڕێزانە بجوێنم کە سەفەرەکەیان ئەنجام داوە بزانین هەستیان چۆن بووە و هەستیان چۆن بۆ بەرامبەر ئەو خەڵاتەی دەستگای نوری حیکمە. پێشەشی لە مامۆستای خۆشەویستمان دەست پێ دەکەین. سەرەتا بەڕاستی زۆر دەستخۆشی لە دەستگای نوری حیکماکەم کە ئەو خولی عومرەی دابین کردبوومان بەڕاستی عومرەی زۆر تایبەت بوو من لە بۆ یەکەم عومرەم بوو و پار لە ئاهەنگی دووەمی قورئان لەبەران ئەلەوێ دانیشتە بووم لە ڕیزی نوێیەم کە قورئان لەبەرەکانم دی هەمویان الحەمدولله ڕۆشنە عومرە زۆر تەشجیع بووم لە مسابقەی سێیەم ساڵی سێیەم حاضر بووم إن شاء الله والحمد لله حاضر بووم والحمد لله ناجح بووم والحمد لله ڕۆشمە عومرە وعومرەکە بە هەمان شێوە زۆر جیاواز بووم لەوەیە گەڵ باوکم بووم باوکی عەزیزم کە لەوێ دانیشتووە و بەڕاستی زۆر هۆکار بوو باوک و دایکم کە من بتوانم قورئان لەبەرکەم مناڵ بووم ئەوەندە بچووک بووم نامەتوانی لە جۆگا پەڕێمەوە باوکم منی ئەپەڕاند و ئەمی بردە مزگەوت دایکیشم لەوێ دانیشتووە دایە بە قوربانت بم و بەڕاستی خۆشترین شت لەم ئاهەنگە خۆشتر ئەوە چییە کە باوکم دیە بەلام لێمە پرسیێ لێ ئەحمەد ئەو ئاەتە لە چ سوورەیەکدا بەزاوە ئەو کەلیمەی لە چ سوورەیەکە کە وڵامی ئەدەمەوە لە هەموو شت خۆشترە لام لە دنیا و سێیەم شت هەست بوو ئەو عومرەیە بەڕاستی ئەو عومرەیە کە لەگەڵ ئەم برا بەڕێزانە بوو لەبۆ ئینسان جارۆیە سیرێکی ئەڕوا بە سەفەرێ ئەلێ پیاوێکە گەڵ خۆت بەرە قسەی خۆش بێ تەسەوور کە سەفرەی عومراکیت هەگەڵ هەنێ کەس هەگەڵ هەنێ برا قسەکەیان قورئانە قورئان ناو دەمیان دەرەچیان جابی ئەو سوحبەیە چۆن بی بۆی عومرەوە دووبارە نابێتەوە و بەڕاستی و زۆر دەستخۆشی لە دەستگای نور حیکماکەم کە ئەو شانسیان داناوە ئەو شوێنیان داناوە کە ئەم گەنجانانە قورئان لەبەرکەن بەڕاستی من کە لە 2013 دەستم پێ کرد لەوێ قورئان لەبەرکردن مامۆستاکان زۆر دەوریانە بوو ئەو منهەجە کە دانراوە زۆر دەوری هەیە تو قورئان لەبەرکەیت زۆر بەڕێز کاک دکتۆر بەختیار و مامۆستا محەممەد ڕەمەزان لەوێ دانیشتونە حالیان کە من قورئانم لەبەرکرد لە چواری عدادی گەنج بووم خۆ دەزانی هەفتەیەک ڕۆی دوو هەفتە ناڕۆی کە ئەوان تەلیفۆنەکەن بۆ تەشجیع دەکەن بۆیە پەیامم بە هەر مامۆستایەک کە مامۆستای قورئانە طلبەکە تەشجیعکە نازانی ئەو تەشجیعات چ شتێک دروستەکە ناو ئەو طلبەیە مستقبلا بإذن الله و بەڕاستی لە شۆنتر چێناڵی خۆت ئەتوانی قورئان لەبەرکەی سوورەی کەهف لەبەرەکەی ڕەحمان لەبەرەکەی واقیع لەبەرەکەی بەڵام وەکو منهەجێکی دیتە دەستگای وەکو دەستگای نوری حیکمە بەو ڕیزە ئەڕووی بەو مراجعەیە ڕووی ئەو مسابقاتانە حازرەکەی بەڕاستی زۆر ئاسانە بێ بۆت و ئاخر شتم ئەوەیە يعني بەڕاستی حفظی قورئان ئیستیفایە زۆر گەورە لە رب العالمین تەسەوورکەن لە کوردستانی خۆمان هەموو ساڵێ نێزیک 6 ملیۆن عدد سوکانمان 6 ملیۆن 7 ملیۆنە لەو عدەدا نێزیکی بە هەزاران ئەڕۆنە حەج بەڵام لە کوردستانی خۆمان هەموو ساڵ چەند نەفەر قورئان لەبەرەکە ئەوە تەماشاکەن لەسەر مستێجە بەس 27 نەفەر دانیشتووە بۆیە خوا لە قورئان کی باس هەنێ ئەنبیاءەکە خوا لێ وإنهم عندنا لمن المصطفين الأخيار خواكي باس توريثي أم كتابك بأمة رسول الله صلى الله عليه وسلم دفرمي ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا بوي أوي ليريا أو بزانا خوا اصطفاتي كردوا بوي زوزو جرينجا أو اصطفاي خوايا وكو قومك نبيك خوال القرآن باس يانك أو اصطفايان رعايتي أنك الخوالي فما رعوا حق رعايتي والحمد لله لدزقاي نور حكمة بداية طلبهم والحمد لله دويبهم ما مصطفى والحمد لله استطلب كانم إن شاء الله وما ويتر أبناء ما مستوى طلبيكم لو دانشتوا إن شاء الله لأهان كيتر إن شاء الله طلب كانم لي راح حاضر إن شاء الله زور سباس زور بخير بن باخوش تيشيش بدوينين أواني كسفري عمران كردوا بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله بيشتي سباس وستايجلو پروردگاری جهانيان کەمیوانداری بەندەی قبول فەرموو لە بۆ ماڵی خۆی کە ئەوە خەونی لە مێژینەی بەندە بوو زۆر سوپاسی دەستگای نوری حیکمە دەکەم
کە ساڵانە پۆلێک لە قوتابیان بەڕێ دەکا لە بۆ ماڵی خوا. خوای گەورە تەمەن بەرەکەتداریان بکە هەر لە سەرۆکی دەستگا هەتاوەکو پاسەوانی بەردەرگا. و هەستەکەشم زۆر خۆشە بەڕاستی ئەو هەستە پێناسە ناکرێ و هەست دەکەم تا ئێستا هەستی وا خۆشم هەست پێ نەکردووە. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرت هذا بناي خوم برانم لا أنجمني بالاي دزقاي نور حكمة زور بخير هاتني ميوانا برزكان دكين بتايبتي ما مستعين قدر جران وبتايبتيش بريوبرو وهروها سروتشي سنترو بنككاني لبركرني قرآني بيروز وهروها آمد أبواني بريز لبريان وخشكان يا أخوا بخير بين خواي جورب هاداشت خيرتان بداتوا ديارا هاتنتان لبو أو آهنجي كوارز لينانا لكومالك لقرآن لبران تعبير دربريني خوشويستي لو قرآن لو أهل قرآن يا ربي خوا ملائكة برزكان دوري مجلس كمان بدن يا ربي خوا لا يخود برحمة خود باس من بكي برزان قرآن بيروز خاونكي كرب العالمين بتسندين وصفي كردية لو أنا لصورة الواقعة لدواء ويكوا قسم دخوا إن زاد فرمي إنه لقرآن كريم بيقمان أو قرآن كريمة زانان لتفسيري أو آتدا لو أنا شيخ عبد الرحمن بن ناصر السعدي الله كريم واتا كثير الخير غزير العلم خير يقدار زورا علم يتشي يقدار زوري تيدا دولة من بعلم ابن أبي زمنين دلا إنه لقرآن كريم على الله قرآن كريم وبريزة لا الله تعالى إمام قرطبي دفرمي إنه لقرآن كريم على المؤمنين وعلى أهل السماء قرآن بيروز بريزة لا إيمان داران وهروها لا أهل آسمان لبرأوي كلامي پروردگاري أنا سبحانه وتعالى إنه لقرآن كريم لبرأوي يحتوي على كريم الأخلاق تخورة واشتبرز لخوي قرتيا إنه لقرآن كريم لو يكرم حافظه أو كسيكوا على بريد كان ريزي ليدندري إتر بتسندين وصفي ديكاج لبون منا لكوتاي سورة الحاقة خوي جور سبحانه وتعالى وصفي دكابويكا وإنه لحسرة على الكافرين أو قرآن حسرة لبو كافر كان حسرة لدنيا ولقيامة حسرة لدنيا سون كانت وان هاوشي قرآن بينن وكو خوي جور سبحانه وتعالى تحدادك أجر توانا ود صلاتان هي هموتان بيكوا كو ببنوا بخوتان وببرسترا وبنا حق برسترا وكانتان كو ببنوا هاوشي أو كتابة أجرنا ده صورة لو كتاب هاوشي أو كتابة أجرنا يك صورة أجر كرترين صورة يجي وك صورة الكوثر نان توانيا وناش توانن نان توانيا وناش توان له حسرة لبو كافر كان لبون منكسك وكو ابن المقفع كوا معلومة فيلسوفيك وأديبي شي زور مشهور بوا كاتي كوا لسر خوي بيويز دكا كوا هاوشي قرآن بنوسيتوا خەریکە دەنووسیتەوە پاشان ڕۆژێک لە ڕۆژان لە ماڵ دەردەسی کاتێکەوە بەلای منداڵێکدا دەڕوا چەند ئاەتێک لە سوڕەتی هود دەخینیتەوە بە تایبەتی ئەو ئاەتانێکەوە رب العالمین باز لە کۆتایی تۆفانەکەی قەومی نوح دەکاتن عەلەیهی سەڵات وەسەلام ئەو ئاەتان دەخوێنیتەوە وقيل يا أرض ابلعي ماءك ويا سماء أقلعي وغيض الماء وقضي الأمر واستوت على الجودي وقيل بعدا للقوم الظالمين لمن دري ابن المقفع راد واستيو دري أشهد أن هذا كلام لا يعارض شاهدي الدم أو كلامك ناكرها وشويها بمعارض بي وما هو من قول البشر براستي أو قسي بشرنية لو دتيتا أوين نسيتي هموي دستريتوا وهاو شوي ويش يتلا حسر لدنيا دا حسرة لبو كافر كانت وان هاو شوي بينن ولا قيامتيش كاتكوا دبينن خواي جورة سبا داشتيشي
مسلمانان و ئەهلی قورئان دەداتەوە دیسان دەبتە حەسرەت لە بۆیان کەوا لە دنیادا ئیمانیان پێ نەهێنابوو وهروها لوصف قرآن دا هلا كوتاي سورة الحاقة خواهي ورد فرمي وإنه لحق اليقين أو قرآن بيقمان لحق اليقين يقين معلومك أو علميك ثابتة العلم الثابت الذي لا يزول ولا يتزلزل أو علم ثابتيك وزيجيرة قد نازل أو علميك كهيت شك قماني تيدا ناميني المثمر للعمل عملي شبدوا دادي إتر يقيني سي مرتبه هي وكو معلومي ما مستاني بريزة علم اليقين هي كوا اعتمادك لسر خبر ولسر سمعة كسك بيد ضل السيوك لبرك ما توش باوري بيدكي كسيشي صادقة يقينت هي كوا لبرشيتي باشان لدواي أودا عين اليقين دي كاتي كوا لا بتساوي خود أو سوي كوا أو خبري بيدابوي دري ديني وبدستي خوي بيشان الددا باشان دبيتا حق اليقين كاتك سوي كيلي وردقري وذوقي دكي ودي خوي قرآني بيروز إنه لحق اليقين حق اليقين أعلى مراتب يقينا والله ضلك كوازن ديبي هستي بكاو بيشيجي والله تامي زول هنجين شيرين ترى برام أو كسي كوا هستي بيناكا وكو كسيكا كحاسي ذوقي نمايا يتر هنجيني شبدي هستي بيناكا أقرنا همو بيتيشي قرآني بيروز والله لهنجين شيرين ترى وهروها همو أو أحكامو أو أخباراني كتيدا حق اليقين هيد شكو قمين تيدانيا وهروها قرآني بيروز خيقر وصفي ذاك بويكوا وإنه لكتاب عزيز كتاب يشي عزيزة امتناعي تيدا بويكوا ممتنعة وكل دواوي دفرمي لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه لهمو لا يكو ممتنع كسيك بتواني شتيشي بخزين تناوي شتيشي ديب كم كاتو إلا فضحوا الله خواهي فضحي دكا ممتنعة خواهي بارستيتي سبحانه وتعالى عزيزة بمعنى غالب جدي لبروي قرآن بيروز همو كتابة كان بيش خوي نسخ كردوا وهروها عزيزة قرآن بيروز لوي عزيز ترى رولة ضليق بكاكا بخوي بشتي تيكردي لقرآن عزيزة لوي عزيز ترى كوالا ضليق بمينه كخاونكي قرنجي بيندا عزيزة كاتي كوا سردميك بس الخلشي دادي لنزيق بونوي روجكاني بامرين دوائي كاتي كوا كسيق هيت كسيق نامينه قرنجي بيبدا وكل حديث بيغمبر هاتي صلى الله عليه وسلم روجك وشويك بس القرآن بيروزادي فنا بخوا لو شودا قرآن بيروز لسطور ولصدور هي سنامينه هموي برز دكاته رب العالمين يا ربي خو أنا جينا أو روجا يا ربي خو أنا جينا أو روجا يتر عزيزة نامينه أجر بيتو كسيك جرنجي بيندا بري خوش وستان قرآن بيروز بسندين وصفي ديك وصف كرايا لو يا براستي شاني ويا بو بري إيمان ويقين وإيمان بيبينين كاتك واخوين دراوا إهندي فاستمعوا له وأنصتوا فاستمعوا نافني فاسمعوا فاستمعوا معلوم زنابشتنا الزيادة في المبنى تدل على الزيادة في المعنى ساق جويلي رابقرا ساق جويلي رابقرا بيدنقبة لعلكم ترحمون سنك ماي أوي كجويلي رادقري ماي أوي رحمة بسرد باري إهندي أو قرآن ليس منا من لم يتغنى بالقرآن كوا يقل ليقدانا وكاني كزانيان أو فرمودي بيان صاص من ليقدانا بوي كوا استغناب كالا قرآن كسي قرآن بي بخشراه هو خير مما يجمعون وكخواي قول فرميتا ولقد آتيناك 7 من المثاني والقرآن العظيم لا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم كسي قرآن بي بخشراه أصل وات تماشاي اشتدي كانك على الدنيا لابد أوي باشتري اشتي بي بخشراه لوي بريزان إما بفضل خواهي لخدمة قرآن بيروز داين لخدمة قرآن بيروز داين بوي كوا بتوين خمانو وأواني كوا كدينا لا إما ولخدمتي عند دبين بفرورديش قرآني هل ينزلاو لقرآن وسنة بيغمبر صلى الله عليه وسلم كسانك فرورد بكين كم هم لبو خوايا تساكو باقبن هم لبو دورو برو كومالغاشيان ببنا ماي أوي كوا لسايان بحسينوا يتروا بيامي إما لدزقاي نوري حكمة أو قرآن شاني أو كوا جياند لبينا يترخام بكي
ئەو قورئانە شانی ئەوەیەکەوە هەولی لۆ بدەیت لە ژیانی خۆت بەرجەستەی بکەی و لە ژیانی کۆمەڵگاشت چونکە بە یەقینەوە واللهی ئەو قورئانەیەکەوە دڵەکان پێی ئارام دەبن ئەلا بذكر الله تطمئن القلوب لە مقابلیشدا ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى ئیتر خوای گەورە پەنامان نامانێ بە خۆمان و بەو کۆمەڵگاش کە تێیدا دەژێن خوا نەخواستە لەو کەسانە ژیانمان تەنگ بی و یاخود بە کۆرێش حەشرمان بکرێ خوا پەناماندا. خۆشەویستان ئێستا بەیەکەوە بینەری دیکۆمەنتاریەکی تر دەبین دەربارەی چۆنیەتی بەڵێوەچوونی هەڵسەنگاندنی ساڵانەی قورئان لەبەران. دەستەی قورئان لەبەرانی نووری حیکمە. دەستەی قورئان لەبەرانی نووری حیکمە لە ساڵی 2019 دامەزراو. ڕاستەوخۆ سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی نووری حیکمەیە. ئەرچی ئەم دەستەیە سەرپەرشتیکردنی قورئان لەبەرانە و کار دەکات بۆ پەرەپێدانی توانست و لێهاتووییان لە ڕێگای هەڵسەنگاندنی بەردەوام و کۆڕ و سیمینار و خولی تایبەت. لە ئێستادا نووری حیکمە نزیکەی 200 قورئان لەبەری هەیە. هەڵسەنگاندنی قورئان لەبەران بۆ ساڵی 2023. دەستەی قورئان لەبەرانی نووری حیکمە ساڵانە هەڵسەنگاندن بۆ قورئان لەبەرانی دەستگا ئەنجام دەدات و ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشوو چەندین قورئان لەبەر لە نووسینگەی دەستگا و لق و بازنەکان بەشداریان کرد و هەڵسەنگاندنیان بۆ کرا. الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. ئەم هەڵسەنگاندنە ساڵانەیە بۆ هەموو ئەو قورئان لەبەرانەی نووری حیکمەیە کە پێشتر بەشداریان نەکردووە یاخود نمرەی پێویستیان بەدەست نەهێناوە یاخود دەیانەوێ نمرەی پێشوویان باشتر بکەن و نمرەی زیاتر بەدەست بهێنن. هەڵسەنگاندنەکە لەلایەن لیژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران ئەنجام دەدرێت کە پێک هاتووە لە بەڕێزان دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی لیژنە و هەریەک لە دکتۆر یوسف گەرمیانی و مامۆستا غەریب عەزیز ئەندامانی لیژنە. لە هەڵسەنگاندنی ئەمساڵ لە خولی یەکەمدا لە کۆی 46 قوتابی قورئان لەبەر 21 قوتابی و لە خولی دووەمیش لە کۆی 15 قوتابی قورئان لەبەر 6 قوتابی توانیان نمرەی پێویست کە 185 بوو بەدەست بێنن بۆ دەرچوون. هەڵسەنگاندنەکە بۆ هەر خولێک بە 2 ڕۆژ بەڕێوە چوو. تیایدا قوتابی قورئان لەبەر 6 پرسیاری ئاراستە دەکرا بە ڕێژەی 1 پرسیار بۆ هەر 5 جوزئێک. لە کۆی 100 نمرە 90 نمرە لەسەر لەبەرکردن و 10 نمرە لەسەر ڕەچاوکردنی یاساکانی تەجوید بوو. بديع السماوات والأرض أنى يكون له ولد ولم تكن له صاحبة وخلق كل شيء وهو بكل شيء عليم. لكاتي هەڵسەنگاندنەکە هەر قوتابێک ئەگەر کەمتر لە 7 سرکە وەستا با و خۆی هەڵی خۆی چاک کردبا نمرەی لێ نەدەشکا و ئەگەر لە نێوان 7 بۆ 15 سرکە وەستا با و خۆی چاچی کردباوە نیوەی نمرەی لێ دەشکا و لە دوای 15 سرکە لیژنە بۆی چاک دەکردەوە و 1 نمرەی لێ دەشکا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان. سپاس و ستایش بۆ پەروەردگاری جیهانیان دانەری ئەرز و ڕاگری ئاسمان. سپاس بۆ ئەو خودایی کە ئەم ساڵیش فەزلی لەگەڵ کردین و لە سێمین ئاهەنگی نووری حیکمە کۆی کردینەوە بە خزمەت پۆلێکی تر لە قورئان لەبەرانە تا ئاهەنگی سەرکەوتن و بەدەستهێنانی گەورەترین شەڕەف و بەرزترین پلەیان بۆ ساز بکەین. أيها الضيوف الكرام، نرحب بكم جميعا في حفل نور حكمة الثالثة لتكريم حفاظ القرآن الكريم. نشكركم على حضوركم وحسن استماعكم، ونسأل المولى عز وجل أن ينعم علينا وعليكم بركته ورحمته ومغفرته، وأن يرشدنا إلى سبيله وصراطه المستقيم، وأن يجمعنا وإياكم في جنانه إن شاء الله. Dear all guests and participants, we are pleased to welcome you all today for the third Nur al-Hikmah ceremony
for Huffaz al-Quran al-Kareem. We thank you for your attendance, and we ask Almighty Allah to grant us all His blessing and forgiveness, and to enlighten our path with His glorious and righteous holy divine book. Together is all in His eternal heaven. بەڕێز سەرۆکی دەستگای نووری حیکمە، مامۆستایان و میوانانی بەڕێز، ئامادەبوانی خۆشەویست، السلام علیکم ورحمة الله وبركاته. سەرەتا سوپاسی بەدەمەوە هاتن و ئامادەبوونتان دەکەین لەم ئاهەنگە پڕنور و بەرەکەتە. لە خوای گەورە و باڵا دەست داواکارین کە هەموو هەنگاوەکانتان بەخێر و پاداشی نەبراوە بۆ هەژمار بکات. ئەمڕۆ قورئان لە بەرانی نووری حیکمە زیاتر لە هەموو کاتێک دڵیان خۆشە، چونکە دوایی شەون و خوونیەکی زۆر و دەورکردنەوە مڕاجعەی بەردەوام توانیان دوای چەندین ساڵ لە وتنەوەی ئاەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆز بە دڵ و سوبانیان ئەمڕۆ باڵاترین و چاکترین و پیرۆزترین بڕوانامە وەردەگرن کە بڕوانامەی لەبەرکردنی هەموو قورئانی پیرۆزە. ئەگەر لەو ڕۆژگارەماندا کەسانێک هەبن کە ڕێز لەو قورئانە ناگرن، کە ڕقی خۆیان بەرامبەر لاپەڕە پیرۆزەکانی ئەو قورئانە دەردەبڕن و دەیسووتێنن، ئێمە ئەمڕۆ بۆ هەموو جیهان ڕای دەگەێنین کە پۆلێکی تر لە قورئان لەبەران لاپەڕەکانی ئەو قورئانە پیرۆزە ئاوێتە بووە لە ناو دڵ و سینەیان و بە زوبانیان هەمیشە ئاەتەکان دەڵێنەوە و موژدەشیان پێدەدەین کە پشتیوان بەخوا لە ساڵی داهاتوو لە چوارەمین ئاهەنگی نووری حیکمە پۆلێکی تر لە قورئان لەبەرانیان پێشکەش دەکەین. لێرەوە بەڕێزان دەمەوێ سوپاسی بەڕێزانی لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئانی پیرۆز بکەم کە دڵسۆزانە و لێبڕاوانە ساڵانە هەموو کارێکی خۆیان وەلا دەنێن و لە خزمەت قورئان لەبەران دەبن لە بەیانی تاک و درەنگانی شەو. ئەوانیش بەڕێزان سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی لێژنە و هەروەها هەندوو ئەندامانی بەڕێز مامۆستا غەریب عەزیز و دکتۆر یوسف گەرمیانی کە کاک دکتۆر هەموو جارێک لە کەلارێەوە تەشریف دێنێت و ئەزیەت دەخوات. لە خوای گەورە داواکارین کە هەر هەنگاوێکیان بەخێر و چاکەوی نەبراوە بۆ هەژمار بکات. و لە کۆتاییدا پیرۆزبایەکی گەرم ئاراستەی هەموو قورئان لەبەران دەکەم، بە تایبەتی دەرچوان و دوعای ئیستیقامە و بەردەوامی زیاتریان بۆ دەکەم و پێیان ڕادەگەیەنین کە ئێوە شایستەی هەموو شتێکی چاک و باشن. ئێمە هەر خەڵاتێکتان پێشکەش بکەین هشتا سایانی زیاترن. خوای گەورە بە تەنیا خۆی دەتوانێت پاداشتی چاکەی ئێوە بداتەوە. دووبارە هەموو لایەک بەخێر هاتن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. ئامادەبووان لەو کورتە باسە و لەو فەرمودەیە ئەوەمان بڕۆن دەبێتەوە کە ئێمە هەموو هەوڵ و ماندووبوونمان بۆ منداڵەکانمان ئەوەیە کە لە دنیا باشترین بڕوانامە و پلەیان هەبێت و ئامادەین کە زۆرترین پارەیان بۆ سەرف بکەین و لە قوتابخانە و کۆلێژ و زانکۆی ئەهلی و خولی فێربوونی زمان و هەموو ئەو شتانە لە پێناوەوە دەکەین تا خۆشترین ژیانیان هەبێ. بەڵام بێ ئاگاین لەوەی کە ئەو شتانە هیچیان سوودیان پێ ناگەیەنێ لە قیامەت، نەبۆ خۆیان و نەبۆ دایک و باوکان. ئەو شتەی کەوا سوودی بۆ خۆمان و منداڵەکانمان هەیە لە ژیانی قیامەت کە ژیانێکی نەبڕاوەیە بریتیە لە شارەزاکردنی منداڵەکانمان بە قورئانی پیرۆز و پەروەردەکردنیان لەسەر ئایینی پیرۆزی ئیسلام تا ببێتە توێشوویەکی زۆر باش بۆ خۆیان و دایک و باوکیان. بەڕێزان، دەستگای نووری حیکمە ساڵانە هەڵدەستێ بە پێدانی خەڵاتی کەسایەتی ساڵ. ئەم خەڵاتە تایبەتە بەو بەڕێزانەی کە ساڵانێکی زۆریان لە خزمەتکردنی قورئانی پیرۆز و ئەو پەیامە پڕنورە بەسەر بردووە. شەو و ڕۆژ بە لێبڕاوانە لە خزمەتی بوون و بەردەوامن لە خزمەتکردنی. بۆ ئەم ساڵیش کەسایەتیەکی دیار و قەڵەمێکی بەبڕشت و خزمەتکارێکی ماندوونەناسی پەیامی خوا دیاریکراوە بۆ پێدانی ئەم خەڵاتە. ئامادەبوانی خۆشەویست، بەیەکەوە بینەری دیکۆمنتاریەک دەبین دەربارەی ژیانی مامۆستای بەڕێز و پاشان لەلایەن بەڕێز سەرۆکی دەستگاوە خەڵاتی ڕێزدێنانی کەسایەتی ساڵی پێشکەش دەکرێت. لە ساڵی 1970 لە هەولێر لەدایک بووە و خێزاندارە و سێ کچ و کوڕێکی هەیە. هەر لە قۆناغی منداڵی خولیای مزگەوت و قورئان خوێندن بووە. سەرەتا لە ساڵی 1970 لە مزگەوتی سولەیمان قەساب لە ئیسکان دەستی بە قورئان خوێندن کردووە. دواتر لە ماوەی 6 ساڵ تەواوی قورئانی پیرۆزی لەبەر کردووە. لە ساڵی 1993 دەستی پێ کردووە. لە 1999 لە شەوی هەفتەی ڕەمەزان تەواوی کردووە. لە ساڵی 2007 پەیوەندی بە دەستگای نووری حیکمەوە کردووە. لە ساڵی 2012 تاوەکو 2018 بەرپرسی قورئان لەبەران و مۆڵەت پێدان بووە.
سەنەد و مۆڵەتەکانی مامۆستا تۆفیق. ڕیوایەتی حەفظ عن عاصم لەسەر مصحف لا بەڕێز مامۆستا حەمزە عەبدوڕەحمان سۆفی وەرگرتووە. سەنەدی عێراق. قیراءەتی پێشەوە عاصم بە هەردوو ڕیوایەتی شوعبە حەفظ لەسەر مصحف لەگەڵ قیراءەتی السەبعە لە ڕێگەی الشاطبی و والثلاثة المتممة لە ڕێگەی الدوڕە لە بەڕێز مامۆستا سالم محەممەد علی ناسراو بە ئەبوو ئەیمەن وەرگرتووە. سەنەدی عێراق. سەنەدی مەتن الجەزەری والورقات والمنظومة البيقونية لا بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی وەرگرتووە. مۆڵەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز بە قیراءەتی پێشەوە عاصم بە هەردوو ڕیوایەت لە ڕێگەی الشاطبیە والطەیبە لەگەڵ مەتن الجەزەری والسەبیل الشافی لا بەڕێز دکتۆر ئەحمەد میران ناسراو بە ئەحمەد قانون وەرگرتووە. سەنەدی میسر. مۆڵەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز بە قیراءەتی پێشەوە عاصم بە هەردوو ڕیوایەتی لەگەڵ مەتن الجەزەری وتحفة الأطفال لە مامۆستا هاندەر عەبدولخالق محەممەد وەرگرتووە. سەنەدی میسر. قیراءەتی پێشەوە عاصم و قیراءەتی ئەبوو عەمرین البەسری لە ڕێگەی الشاطبی لەسەر الوەقف و الئیبتیدائی شێخ عەبدولباسط هاشم ڕەحیمەه الله لە مامۆستا عەلی ئەحمەد محەممەد وەرگرتووە. سەنەدی میسر. ئەمە و چەندین مۆڵەتی تر لە حەدیث و فقه و زانستەکانی تر. هەروە چەندین کەس لە برایان و خوشکان لە دەستگا و دەرەوەی دەستگا مۆڵەتی قیراءە و سەنەدی پەرتووچی کانیاوی ڕەوان بۆ فێربوونی جوان خوێندنەوەی قورئان لە بەڕێزیان وەرگرتووە. نووسین و چاپکراوەکانی مامۆستا تۆفیق. تەیسیر الرەحمان لە زانستی جوان خوێندنەوەی قورئان دووبەرک کانیاوی ڕەوان بۆ فێربوونی جوان خوێندنەوەی قورئان هاوکات لەگەڵبوونی ئەپلیکیشنی تایبەت بەو کتێبە. ئارامی دڵان لە زانستی جوان خوێندنەوەی قورئان تایبەت بە ناوجەوانان هاوکات لەگەڵبوونی ئەپلیکیشنی تایبەت بەو کتێبە. لە ئێستادا بەڕێز مامۆستا تۆفیق سەرۆکی لێژنەی باڵای ڕاستاندنی قیراءەتە لە نووسینگەی دەستگا. کەسایەتی ساڵی 2023 بەڕێز مامۆستا تۆفیق سدیق حەمەد. سمت من يتلوك صار يكتسي تاج الوقار يحظى ذاك الشرف يرقى حين يقرأ عاليا يا كتاب الله حسبي أن تكون. بەڕێزان بەناوی لیژنەی ئامادەکاری ئاهەنگ دەستخۆشی گەرم لە یەکە بە یەکەی کەناڵە ڕاگەیاندەکان دەکەین کە ڕووماڵی تەواوی ئاهەنگەکەیان کرد بە تایبەتی کەناڵی ئاسمانی پەیام کە ئەرکی گواستنەوەی ئاهەنگەکەی گرتە ئەستۆ بە شێوەیە ڕاستەخۆ. لەخوای گەورە داواکارین کە هەموو لایەکمان عاقبەت خێر بکات و کۆتاوشەی سەرزومانمان و پێش دەرچوون لەو دونیا شایەتمان و کەلامی پیرۆزی خۆی بێت.